ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆدەنگی گەل با یارمەتی ئەو کارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاژمێرەی ئەمڕۆ 26 ئەیلولتان پێشکەش دەکەم. چالاکی بۆ ئازادی جەستەیی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە 25 کانونی دووەمی ساڵی 2021ەوە لە بەردەم نەتەوە یەکگرتوەکان لە جنێڤی وڵاتی سویسرا کە دەستی پێکردبوو بەردەوامە و لە چوارچێوەی هەڵمەتی کاتی ئازادیە هەموو چوارشەمبەیەک لە گۆڕەپانی نیشن کە ئۆفیسی نەتەوە یەکگرتوەکانی لێیە چالاکی دانیشتن ئەنجام دەدرێت. لە چالاکی ئەم هەفتەیەدا دیسانەوە تیژ خرایە سەر ڕەوشی ڕێبەری گەلی کورد کە 43 مانگە زانیاری لەبارەیەوە نییە. لە سەرناوی کۆمیتەی چالاکیەکە دەربارەی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد وتار پێشکەش کرا و ڕایانگەیان لە ڕێگەی گۆشەگیری ئیمراڵیەوە دەیانەوێت داگیرکاری کوردستان و قڕکردنی گەلی کورد ئەنجام بدەن. هەروەها جەختیان کردەوە گەریلاکانی ئازادی کوردستان دژی هێرشەکانی داگیرکاری و قڕکردن لە زاپ و هاواشی نومەتینە و چوار پارچەی کوردستان بەرخودانێکی ئەفسانەی ئەنجام دەدەن و ڕایانگەیان وە کوردستانیانی نیشتەجێ ئوروپا تا بەدیهاتنی ئازادی ڕێبەری گەلی کورد و کۆتایی هێنان با هێرشی داگیرکاری و قڕکردن لە گۆڕەپانەکان دەمێننەوە. لە چوارچێوەی لێپرسینەوەکانی داواکاری گشتی کۆماری ئامێد لە دژی ناوەندە کولتوریەکانی گەلی کورد هێزەکانی دەوڵەتی تورک هەڵیان کوتایە سەر ناوەندی لێکۆڵینەوە و کولتوری مەزۆپۆتامیا مەتەر کتێبخانەی پاییز پەرتووک و هەماهەنگی پەروەردەی زمان و کولتوری ئەنکای و چەندین ماڵ ئەمڕۆ پارێزەران لەگەڵ مۆوەکیلەکانیاندا چاوپێکەوتنیان ئەنجام داوە. ژمارەی دەست بەسەرکراوان لە ئۆپەراسیۆنە قڕکاریە سیاسیەکەی دوێنێدا گەیشتووەتە 31 کەس. پێشنگایەتی نوێنەرایەتی کۆمەڵی لێکۆڵینەوەی زمان و کولتور و هونەری ئارسیسا لە ناوەندی وان دەربارەی هەڵکوتانە سەر مدەر و ناوەندی ئەنکا و پاییز پەرتووک لە ئامەد هەروەها دەست بەسەرکردنی بەڕێوەبەران و ماوەستایانی زمانی کوردی لە بەردەم بینای پارتی یەکسانی و دیموکراسی گێلان دەم پارتی ناوچەی ئارتەمیتری ئامەد گربوونەوە ئەنجامدرا و ڕاگەیاندرا خوێنرایەوە. پەروەردەکاری ئارسیسا شەوکات ئاجار ڕایگەیان ئەم هێرشانە بەشەکە لە هێرشەکانی دژی هەموو بەها مێژووی نەتەوەی کولتوریەکانی کورد بەشێکە لە گەمارە و گۆشەگیری و هەوڵی لە ناوبردننی تێکۆشانی ئازادی گەلی کورد. هەروەها شەوکەت ئاجار وتی ئەم هێرشە وەک هەموو هێرشەکانی تر بە تایبەت بەشێکە لە گۆشەگیری سەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و هەموو زیندانیانی ئازادی. ئاجار جەختی کردەوە بەرامبەر فشارەکان سەرنەوی ناکەن و تێکۆشان فراوانتر دەکەن و هێرشەکانیشی شەرمەزار کرد و داوای کرد دەست بەسەرکراوەکان ئازاد بکرێن. جەنگاوەرانی محەممەد خەیری دوورموش لە هێزەکانی وزوتنەوەی شۆڕشگێڕی یەکگرتووی گەلان هەبەدەها ڕایانگەیان بۆ یادی شەهیدانی بەرخۆدانی زیندان ئاگریان لە هۆتێلێکی گەشتیاری فاشیستان بەرداوە لە شارۆچکەی کۆجا عەلی. لە ڕاگەاندراوی هەبەدەها ئاماژە بۆ کراوە کا سەرنج بە هێرش و داگیرکاریە وێرانکاریەکانی دەوڵەتی داگیرکەری تورک دراوە. سڵاو لە بەرخۆدانی گەریلاکانی ئازادی کراوە و جەختیان لە بەرخۆدانی زیندانیان کردوتەوە. هەروەها لە ڕاگەاندراوەکەدا دەڵێن لە چالاکیەکە لە وەڵامی ئەو گۆشەگیریەیە کە بەسەر ڕێبەری گەلی کورد سەپێنراوە و هەروەها جەخت دەکەنەوە. بەم چالاکیانە داوا لە گەنجان و ژنان دەکەین کە بە ڕۆحی بەرخۆدانی زیندانیانی ئامێد تا هەموو دەستگاکانی دەوڵەتی داگیرکەری تورک بکەنە ئامانج.
تەرمی گەریلای هێزەکانی پاراستنی گەل هەپەگە زەردەش سروج بە ناوی ئادام ئۆسکان بە ناسناوی زەردەش سروج کە لە یەکی ئەیلول لە هێرشی ئاسمانی دەوڵەتی تورکی داگیرکە لە چیای باگۆک شەهید بوو لە گوندی زۆنچکی پرسوس بە خاکسپێدرا دوای دەرچوونی ئەنجامی پشکنینی DNA پلەماڵی گەریرا زەردەش تەرمەکان لە نەخۆشخانەی ماردین وەرگرتەوە و گواستیانەوە بۆ گوندی زۆنجک گۆڕستانی گوندی زۆنجک لایەن سەدان سەربازەوە گەمارۆ درابوو جگە لا بنەماڵەی نیان هێش کەسی تر بەشداری لە بە خاکسپاردنی تەرمەکەدا بکات هەروەها ڕێگریشیان لەوە کرد کە نوێژ و مەراسمی ئاینی لەسەر تەرمەکە ئەنجام بدرێت بڕیارە پرسەی شەهید زەردەش سروج لە ناوچەی پرسەس و لە ماڵی باوکی بەڕێوە بچێت. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دموکراتیک قەسەدا با ڕاگەاندراوێکی نووسرا و ناسنامەی سێ شەروانی شەهیدی ڕاگەان کە لا کاتی جیاجیادا شەهید بوون قەسەدا لە ڕاگەاندراوەکەیدا ئاماژەی بەوە کردووە هەموو کاتێک هێزەکانیان لا دژی تێرۆر و درێژە بە تێکۆشان دەدەن و ئاسایشی هەرێمە ڕزگارکراوەکان دەپارێزن هەروەها قەسەدە ڕایگەاندووە شەڕوانانمان ئەنوەر بەشار ئەلعەلەوی بە ناسناوی عەلی ئەلگەیت و زیاد حەسەن ئیبراهیم بە ناسناوی حەجێ و عەبدو مەحموود ئەلحەمادە بە ناسناوی قورتای حەسەکە لە کاتی ڕاپەڕاندنی ئەرکەکانیاندا لە کاتی جیاوازدا شەهید بوون لە بەردەوامیدا قەسەدە باسی لەوەش کردووە هەر سێ شەڕوانمان بە ڕۆحێکی بەرزەوە تێکۆشانیان کردو لە شەڕ و خەباتەکانیاندا ژیرەتی خۆیان ئیسپات کرد کە چەندە پابەندی ڕوانگە و یاساکانی هێزەکانیان بوون لا کۆتاییشدا قەسەدە دەڵێ سەرساقی خۆمان بۆ بنەماڵی شەهیدان دەخوازین و جارێکی دیکە بەڵێن دەدەین با خوێنی شەهیدانمان وڵاتێکی دوور لە تێرۆر و داگیرکاری ئاوا بکەین ناسنامی شەهیدەکان بەم جۆرە ڕاگەیاندراوە ئەنوەر بەشار ئەلعەلەوی با ناسناوی عەلی ئەگیدی لە ساڵی 2005 لە دەیرۆزوور لەدایک بووە لە هەروەها لە 21 نۆی 2021 لە دەیرۆزوور شەهید بووە زیاد حەسەن ئیبراهیم بە ناسناوی حەجێ ئەویش لە 2005 لە حەسەکە لەدایک بووە لە 23 نۆی 2024 لە دەیرۆزوور شەهید بووە عەبود مەحموود ئەلحەمادە بە ناسناوی قورتای حەسەکە ئەویش لە 2005 لە دەیرۆزوور لەدایک بوو لە 23 نۆی 2024 لە دەیرۆزوور شەهید بووە با بەشداری جەماوەرێکی زۆر لە شاری شەدادی سەربا کانتۆنی جەزیرە و ئەندامانی دامەزراوە مەدەنی و خزمەتگوزاریەکان و شەڕوانانی هێزەکانی سووریای دموکراتیک قەسەدا لە گۆڕستانی شەهیدانی شارەکە کۆبوونەوە ئەنجام درا و تەرمی شەهید زیاد حەسەن ئیبراهیم و عەبود مەحموود حەمادەیان بە خاکسپارد هەردوو شەڕوانەکە لە 23 ئەیلول لە هەرێمی حەوایەجی کانتۆنی دەیرۆزوور شەهید بوون لە مەراسیمەکەدا ناسنامەی شەهیدان خوێنرایەوە و ڕادەستی بنەماڵەکان کرا دواتر تەرمی هەردوو شەهید بە خاکسپێردرا پەرلەمانی ئێران بە زۆرینەی دەنگ ڕێگری لە دانانی سیاسەتمەدارێکی کوردی سون نەکرد کە ببێتە جێگیری مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران لە مانگی ئابی ئەمساڵ مەسعود پزیشکیان ئاماژەی بەوە کرد عەبدولکەریم حوسێنزادە وەک جێگیری سەرۆکۆمار بۆ کاروباری گەشەپێدانی گوندەکان و ناوچە بێبەشەکان دەستنیشان دەکات و ئاماژەی بە ئەزمونە بە نرخەکانی حوسێنزادە کرد ئاژانسی ئیرنا ڕێگەاندووە پارلەمانتاران دەنگیان لا دژی ئەو کاندیدە کوردەداوە لە پارلەمان بۆ ئەوەی دەست لە کار بکێشێتەوە بۆ وەرگرتنی پۆستی جێگیری سەرۆک جیاماژەیە موسڵمانانی سوننا نزیکەی 100 لە دەی دانیشتوانی ئێران پێک دەهێنن و سوننەکان دوای شۆڕشی ئیسلامی ئێران لە ساڵی 1970 زۆر بەدەگمەن پۆستی سەرەکی دەسەڵاتیان بەدەستەوە بووە. سێ هاوڵاتی کورد بە ناوەکانی سروە شیری، پەیمان شیری و فەردین شیری خەڵکی گوندی تەرغا لە بۆکان لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمی ئێرانەوە دەست بەسەر کراون. باوتەی سەرچاوەیەکی ئاگادار هێزەمنیەکانی ڕژێمی ئێران بە بێ فەرمانی دادگا هەڵیان کوتاوەتە سەر گوندی تەرغا و ئەو سێ هاوڵاتیان دەست بەسەر کردووە. تا ئێستا هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکردن و تۆمەتی ئاراستەکراوی ئەم هاوڵاتیانە لە بەردەستا نییە. نووسینگەی ڕاگەاندنی سەرۆکوەزیرانی عێراق سەبارەت بە ناوەڕۆکی کۆبوونەوەی محەممەد شیع سوودانی
لەگەڵ ئەردۆغان سەرۆکی دەوڵەتی داگیرکەری تورک ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە و لە ڕاگەاندراوەکەدا هاتووە شەوی ڕابردوو لە پەراوێزی 79یەمین کۆبوونەوەی کۆمەڵی نەتەوە یەکگرتوەکاندا محەممەد شیع سوودانی لەگەڵ ئەردۆغان سەرۆکی دەوڵەتی تورک کۆبووە و هەردوولا چەند پرسێکیان تاوتوێ کردووە و ئاماژە بۆش کراوە هەردوولا جەختیان لا گرنگی کاری هاوبەش و هەماهەنگی سەبارەت بە پرۆژەی ڕێگای گەشەپێدانی عێراق کردووە هەروەها تاوتوێی بە دوواداچوونیان بۆ دەرەنجامی ڕێککەوتنە هاوبەشەکان و یادداشتان لێک تێگەیشتنەکان کردووە ئەوەش خراوەتە ڕوو سوودانی و ئەردۆغان باسییان لە گەشە سندنی گرژیەکانی ناوچەکە کردووە بە تایبەت ئەو مەترسیانەی باهۆی هێرشەکان ئیسرائیلەوە لە ناوچەکە ڕوودەدەن چونکە ئەمە هەڕەشە لا سەرهەڵدانی شەڕێکی هەمەلایەنە لە ناوچەکە دەکات جیاماژەیە دەوڵەتی داگیرکەری تورک ڕۆژانە خاکی هەرێمی کوردستان و عێراق بردومان دەکات هەروەها پشکی ئاوی عێراقی گرتووەتەوە و بەهۆیەوە عێراق ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی کەم ئاوی بووتەوە سەدان دۆنم زەویوی کشت و کاڵی لە ناو چوون و بە بیابان بوون و تا ئێستا حکوومەتی عێراق هیچ هەڵویستێکی کردداری نەبووە و شارەزایان پێیان وایە عێراق کارتی بەهێزی دژی دەوڵەتی داگیرکەری تورک لە بەردەستایە و دەتوانێت بەکاری بهێنێت بۆ ئەوەی هێرش و پێشلکاریەکانی دەوڵەتی تورک و گرتنەوەی پشکی ئاوەکەی ڕابگرێت. سەرۆکی پێشووی هەواڵگری فەرماندەی گشتی سوپای تورک ئیسماعیل حەقی پەکین بەشداری لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا کرد و داوای کرد بافڵ تاڵبانی تیرۆر بکرێت. ئیسماعیل حەقی پەکین سەرۆکی پێشووی هەواڵگری فەرماندەی گشتی سوپای تورک لە بەرنامەیەکدا لە کەناڵی خەبەر تیڤی تورکیا بڵاوکراوەتەوە داوای ئەنجامدانی تیرۆری بافڵ تاڵبانی کرد. پەکین سەرنجی بۆ سەر ڕێککەوتنی ئەمنی 15 ئابلا نێوان ئەنکەرە و بەغدا ڕاکێشا و وتی ڕێککەوتنێک کە تورکیا لەگەڵ عێراقی ئەنجامدا زۆر گرنگە هەمان شت دەبێت لەگەڵ سووریایش بکرێت بەڵام بافل تاالبانی هیندێک شتی کردووە با بکرێتە دەرەوە واتە ئەگەر پێویست بێ با تێرۆر بکرێت پاکین بەهۆی ئاگادارکردنەوەی لا ستریۆوتی ئێوە میکن ئێوە دەتوانن بەدەستی هندێکی دیکان جامی بدەن بەم جۆرە دانی با شێوازەکانی کردەوە تیرۆریستیەکانی دەوڵەتی تورکیادا ناوە. نێردەی نەتەوە یەکگرتووەکان ناسراو با یونامی لە عێراق سەبارەت بە هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە. یونامی ڕایگەاندووە داواکارین هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان بە دادپەروەرانە و شەفافانە بەڕێوە بچێت و ڕنگدانەوەی خواستی خەڵکی هەرێمی کوردستان بێت. دەشڵێن هیوادارین لایەنەکان سەرنجیان لەسەر کێبڕکەی ئاشتیان نەبێت بۆ ئەوەی دەنگدەران بتوانن پڕیاری هۆشیارانە لا سەر سندوقی دەنگدان بدەن. هەروەها یونامی ئاماژەی بۆش کردووە پێویستە کەشێکی سەلامەت بۆ کاندیدا ژنەکان بڕەخسێت لەبەرەوەی زۆر جار دووچاری ئاستەنگ دەبنەوە. علی علاق پارێزگاری بانکی ناوەندی عێراق ڕایگەیاند پارەدانی ئلکترۆنی سەرکەوتنی بەدەستهێناوە لە عێراقدا و لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لە ڕێژەی 20% بۆ 48.5% بەکارهێنانی بەرز بۆتەوە و ڕایشیگەیان هاوڵاتانی عێراق دەتوانن لە ڕێگەی پارەدانی ئلکترۆنی و با مۆبایلەکانیان کاروبارە بانکیەکان ئەنجام بدەن و ئەمەش خزمەتگوزاری بۆ هاوڵاتی ئاسان دەکات و دەرفەتی ساختەکاری و گەندەڵی کەم دەکاتەوە. پارێزگاری بانکی ناوەندی عێراق ئەوەشی خستوەتە ڕوو زۆر داواکاری پێشکەش بە بانکی ناوەندی کراوە بۆ دامەزراندنی بانکی دیجیتاڵی ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی ئەم سیستەمە جێگای سەرنجی وەبەرهێنانە. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا و کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دەڵێت لایەن ئێرانەوە هەڕەشە لەسەر ژیانم هەیە. ترامپ لە تۆڕی کۆمەڵایەتی تایبەت بەخۆی لە ترۆس سۆشیال نووسیوێتی لە ئێرانەوە هەڕەشەی گەورە لەسەر ژیانم هەیە و تەوای سوپای ئەمریکا چاودێری دەکەن و چاوەڕوانن. جێگیری نوێنەری ئەمریکا و باڵوێزی هەمیشەیی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان ڕۆبێرت وود لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان ڕایگەیاند هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان بەرگریکردنە لە خۆی لە دژی هێرشەکانی حیزبوڵڵای لوبنانی و ئاماژەی بۆش کردووە حیزبوڵڵا چەکەکانی زیاد کردووە کا زۆربیان لە لایەن ئێرانەوە دابین دەکرێن. هیچ کەسێک نایەوێت ئەو جەنگە سەرتاسەریە دووبارە بێتەوە کە لە ساڵی 2006 ڕوویداوە و
هەروەها ڕۆبێرت وود ئەوە شیخستوەتە ڕوو ئەمریکا لەگەڵ وڵاتانی دیکە کار لەسەر پلانێک دەکات بۆ ڕێگریکردن لا دروستبوونی شەڕێکی سەرتاسەری لە ناوچەکەدا و ئەمانە لە کاتێکدایە ماوەی چەند ڕۆژەکە ئیسرائیل باچڕی پردومانی چەند ناوچەیەکی لوبناان دەکات کا بەهۆیەوە سەدان کەس گیانیان لەدەستدا و بریندار بوون و هەزاران کەسی دیکەش ئاوارە بوون. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.